شاگردین هێژا و دەلال ون چاوەنە ون باشن ئەمە ئیرۆ لێبەگەریش ژمارە چێکن بێگەن هاوەش بیرکردنا ئەمین هاتی سەربیراوە بین کەنها ئەم لێ وێنێ مێزێنن ئەڤ وێنێ چییە کیژوە زانێف چییە ئەف سێڤە هەربیژی ژوەرە ئەف سێڤە چەند سێڤن ئەڤنا سێڤەکە تەنێنە ئەرێ سێڤەکە سێڤ ئەمینها سێڤا خۆ ڕەنگ بکەن ئەمزانن سێ ڕەنگی سێڤا هەنەنە ئەرێ کەسک هەنە سێڤی زەر هەنە سۆر هەنە کەنهامێ سێڤا خۆ زەر بکەن سێڤا خۆ مێ زەر بکەن ئەرێ باشە وەمە سێڤا خۆ زەر کرد مەگۆ ئەف سێڤەکەم ئەمێ ژمارە یەک ببن هەربژی ژوەرە ئەف یەکە هەنها ئەمێ مێزێنن و ژمارەیەک ئەمێ بنویسن هەموو پەبرە دێڵەکە خۆشک مێزێن ئەم چاوە ژمارە دێن خێسکەکە ولۆیە و یەک ولۆیە کامێ ڕەنگێکی دی ببن بەر ئەڤ ڕەنگ بێ کە هەموو لێ مێزێنن مێزێ ئەڤ ژمارە یەک ئەمێ خێسکەکەی ولۆکن یەکە بچووک و یەکە هەولۆ ڕاست وەناس کرد چاوە تێنویساندن ئەرێ هەولۆ تێنویساندن مێزێ ژمارایەک چه هەسانە و خۆشە هەربژی ژوەرە ئەف مەگۆ ئەف سێڤەک بوو ژمارە یەک کەنهامێ چەند ژمارەکە دی پشتی یەکرە چ تێ چ ژمار تێ کەنها ملڤێ وێنێ مێزێن ئەف چییە ئەف کەرەزە چەند کەرەزن دۆنە هەربژی ژوەرە دۆ ئەمێ ژمارە دۆ ببن کامە پیشی کەرەزا خۆ ڕەنگ بکەن ئەمێ چ ڕەنگی ژێرە دەینێن ڕەنگی کەرەزا چلۆنە سۆرن هەربژی ژوەرە منها کەرەزا خۆ سۆرکن هەردوو کەرەزێ خۆ مەگۆڤ دکەرەزن ژمارە دۆ کاون دبینن چاوە تێنویساندن دۆ منها ئەمێ بە هەورە بنویسن ژمارە دۆ مێزن چاوە تێنویساندن هاولۆ ولۆ هەربژی کامێ جارەکە دی پەورە بنویسن هەربژی ژوەرە مێزن چخوا خۆش دۆ تێنویساندنە هاونێ خێزکە ولۆ چێکن یەک هاولۆ خۆهر دیسە ولۆ ڕاستۆنی چێکن مێزن ژمارە دۆ ولۆ تێنویساندن هەربژی ژوەرە کەنهامێ مێزێن ژمارە پەیرە چییە لڤر مێزێنن ئەمێ وا دەبدوو بکە بژمێرن کە چەندن ئەڤ یەک ئەڤ دۆ ئەڤ سێ هەربژی ژوەرە ژمارە پەی دۆرە چ تێ سێ تێ کە مێزێن سێ چاوە تێنویساندن ئەمێنها لڤێ دێ خۆ بە عەلمێن چاوە ئەم سێ بنویسن کە مێزێنن سێ ولۆ مێزێ چ خۆشکمە نویسانە کە هەموو پەبرە ئەمی جارەکە دی بنویسن ژمارە سێ مێزێن ولۆ تێنویساندنە هاتە بیراوەنە ژمارە سێ بربوو کامێ جارکە دی نویسن هەربژی ئەڤژی وەناس کرد چاوە تێنویساندن ئەرێ vê hûn ji bîr nekin li bîra we were dîsane jimara peyre çiya kanha li vê wênê mêzên ev çi ne ev tişteke em dixwin gato ne herbî jî çendin ke min hewa jimêrin ev yek du sê çar herbî jî jimara me çar e min ha mêzên çar çawetên vîsandin gel çar mêzênin hawilotên vîsandin herbî jî ji were em ên ha xwe
فێری ژمارە 4 بکەن کە چاوەتێ نویساندن هەربێژی ژوەرە هاولۆ ئەمێ سەربا خالارە چن بۆ ئەم تیپە ژمارە خوا بۆ بورن ژمارە خۆیە 4 ئەمێ وڵۆ بنویسن وەناسکرد چاوەتی نویساندن وەش بیر نەکرێنە هەربژی ژوەرە ئەف ژمارە 4 ژی بوو مەناسکرد چاوەتێ نویساندن پشتی ژمارە 4 چ تێ چ ژمارە تەنها میلڤرمەیزێنن ئەف شەکرن چقولاتن ئەمین هەوا ژمێرن کە چەندن ئەف 1 2 3 4 5 هەربێژی ژوەرە نها ژمارە 5 ئەمێ ببن و ئەمێ ناسکن کە چاوەتێ نویساندن ون هەموو vê ژمارەی ناسکن چییە ئەف چ ژمارە کژ وەزانێ 5 هەربژی ژوەرە تەنها ئەمێ ڕەنگێکی خۆنەقینن ئاوایە ئەڤ ڕەنگ و ئەمێ ژمارە 4 ئەمێ بنویسن ئاولۆ تێنویساندن و ناسکرد چاوە کەمێ گەلێک جارە ژمارە 4 دەینن ji bo li bîra me werê û em ji bîr nekin ne herbijî ژوەرە ev jî ژمارە 5 ev ژمارە 5 me got 5 çixulatin kevin çixulatê xwe jî reng bikin em ê şîn bikin meyzê kêheş çixulata dike wan hemû tev de ne erê em niha va çixulatê xwe jî reng bikin meyzê we naskir çawa jimara 5 tê nivîsandin ne تەنها مێدیسە ژمارەی خوا وا بەگەرن ژمارە 1 2 3 4 5 هەربژی ژوەرە مەگۆ 1 2 3 4 5 îro me 5 jimar me lêvekir ji war çêkir ez dixwazim hûn çi bikin li malê hûn va jimara li malê binivîsin weke ku min nivîsandî hûn binivîsin û hûn ji ber bikin hûn zanibin ji mir bijimêrin ez bijim ka ji yek heta 5 ji mir bijimêrin hûn hemû ji mir bijimêrin hûn zanibin hûn karê malê jî wa binivîsin ser lênûsa xwe xêzikine xweşik baş e Dêla herbijî ji were û saeta we xweş.